بژاردەی کوردیان بەگە لەوش تقریبا شکستیان هێناوە ئێستا بژاردەی ڕەنگە بژاردەی سووریایشیان هەیە ئایا ئەم سەرۆکی زۆر بەڕێگەی سەرۆک عەشیرەتەکان بتوانێت کۆتایی بە حیزب لای لوبنانی بکات یان بتوانێت ناوچەی جەزیرەی عێراقی داگیر بکات وڵانەش هەیە بەڵێ ئەمە بژاردەیە دیارە ڕوونە ئاماژەکانی دیارە کە ئەنبار و سەلاحەدینە تورکیاش چاوی لە مووسڵە مووسڵ و کەرکووکە هەر لەم ئاڵۆزیانەدا هەر پێشتر چەندین جار بەڵێ ناوی چییە ئەردۆغان باسی کرد بەڵێ بە حەلەبیشەوە باش بە حەلەبی سووریایشەوە باشە بەس ئێستا ینی بڵێن فاکتەری حیزبوڵاش هەیە کاریگەری هەیە لە سەرم شەڕە ئێستا کە پێشتر خەڵک وا پێشبینی دەکرد لە ناوچوو بێ بەس ئێستا بڵێن هێرشی هەیە بۆ سەر ئیسرائیل هێرشی موشکی حیزبوڵڵاه هەیە کێشەکە حیزبوڵڵاه وای لێ هاتووە دەرچووە لە مەسەلەی حیزبەوە بووەتە با بڵێن پێکهاتێکی گەلی لوبنانە پێکهاتەی شیعە مەبەستم یانی ئێستا ئەمریکا یان ئیسرائیل مەبەستم شەڕ لەگەڵ حیزبوڵڵاه لوبنانی ناکات شەڕ لەگەڵ شیعەی لوبنانەکە وای لێ هاتووە